هەمیشە شانۆ مینبەرێک بووە بۆ ئەوەی کە شانۆکاران بتوانن پەیامەکانی خۆیان لە ڕێگەی شانۆوە دەرببڕن یاخود گزارش بکەن. لە ئێستادا ژمارێک لە خوێندکاری ماستەر لە کۆلێژی هونەرجوانەکانی شاری هەولێر شانۆگەریەک نمایشەکەن لە ژێرناوی ڕۆژی درۆ. ژمارێک لە خوێندکارانی ماستەر لە کۆلێژی هونەرجوانەکانی هەولێر شانۆگەریەکیان لە ژێرناونیشانی ڕۆژی درۆ نمایش کرد. ڕۆژی درۆ باس لە کێشە و گرفتەکانی خێزان و تاک دەکات لە نێو کۆمەڵگەدا و تەختی شانۆ ببوو بە بڵندگۆیەک بۆ خستنەڕۆی دیاردە و ئاستەنگیەکانی ژیان و چۆنێتی زاڵبوون بەسەر کێشە و بەسەر ئاستەنگیەکاندا. ئەمڕۆ نمایشەکەمان پێشکەش کرد. نمایشەکەمان نمایشێکی نووسەری بەناوبانجی ئێرانی محەممەد یعقوبیە لە وەرجێڕانی مەریوان هەڵەبجەیە. کارەکە باز لە دوو شخصیت دەکا کە لە شوقەیەکن ژن و مێردێکن. مێردەکە دەوێت یاریەک بکاتن بۆ ژنەکە کەوا ئەمڕۆ ڕۆژی درۆیە هەلای خۆمان ڕۆژی نیسانە ئەمیان درۆیەک لەگەڵ یەک دەکەنەوەوانە. چیرۆکەکە باز لەوە دەکە کە پیاوەکەی درۆیەک بکات لەگەڵ ژنەکەی دواتر ژنەکە بابەتەکە بەڕاست وەردەگرێ. هەمان ڕەتفعلی دەبێ بەرامبەر بە پیاوەکە کە پیاوەکە پێی دەڵێ من چیتر لەگە تۆ ناگوجەم. ئەمە هەمووی سیناریۆ دروستی کرێت بەڵام دواتر ژنەکە بەڕاستی وەردەگرێت. دەبێتە جەدەلێک لە بینی ژن و مێردەکە بەڵام لە کۆتایی داوا دەردەکەی کە ژنەکەش هەمان سیناریۆ لە لای خۆی دروست کردووە کە ئەمیش ڕۆژێکی درۆیە بەوە کۆتایی پێدێک کە ژنە مێردەکە پێکەوە ئاش دەبنەوە. لەبیرم کرد بۆ هاتۆ هەڵەکەم بوو دەی پێپرسەی دەژوورۆ جارێکتر